إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. مەجلیسەکەمان ئەگوێزینەوە و ئەچینە خزمەت دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، سعدی کوڕی هیشام ئەفەرمێت چوومە خزمەتی دایکمان و عەرزم کرد: يا أم المؤمنين حدثيني عن خلق رسول الله صلى الله عليه وسلم. دایکی ئیمانداران، ئەخلاق و ڕەوشتەکانی پێغەمبەری خوام صلى الله عليه وآله وسلم بۆ باسک. دایکمان فەرمووی: ألست تقرأ القرآن فإن خلقه القرآن. قرآنت نەخوێندوەتەوە أي سعد أخلاقي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بريتي ولا قرآن. الله جارك ترم تيكرد وتم حدثيني عن قيام الليل. باسي شو زندي بيغمبري خوان بوبك صلى الله عليه وسلم. فرموي قرآن نخوان دو أي سعد نتخوان دو يا أيها المزمل قم الليل إلا قليلا. هو أو كسي كخوت بيتشاوتوا هستا شو زندبا إلا كمل شو نبي. دايك من فرموي أما سرتا أصحاب بيغمبري خواه صلى الله عليه وسلم هموان بيك والشوان وكو واجبك هل أسانو خريكي طاعت أبون شويان زندوبو دينداريان أكر خواناسيان أكر هتا كوتاي أم سورته هات خواروا فصار تطوعا بعد الفريضة. إترش شونيج لدواي فرزة كان أبو بقورة ترين أجر باداشت لنا وهمو أنواع نيجا كان نيجا بارانا نيجي مردو كتشان أجركي قورية لدواي فرزة كان وهج أجرك نية بأندازي شونيج أجركي قورة بيو برز بي. أبو هريرة أفرمي خوشويسمان صلى الله عليه وسلم جاري لخزمتي أو فرموي: أفضل الصلاة بعد المكتوبة الصلاة في جوف الليل. باشترين نيجك كإنسان مسلمان عبدي خوا جيبجيك لدواي نيجا فرزكاني بريتي لشو نيجي. عبد الله كري قيس جارك الله تشوم خزمتي دايك من عائشة رويتي كرد موتي: يا عبد الله لا تدع قيام الليل. قد وازل شو نيجو شو زندين نهيني ها، فإن رسول الله صلى الله عليه وسلم كان لا يدعه. قد خوشويست من وازل شو نيج نهينا، وكان إذا مرض أجر كاتن نخوش كوتا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم صلاه جالسا. شو نيجي هر أكرد بلام أو اندو بدانشت نوئك. أجر إنسان مسلمان دقتي قرآن أداه ليو عظمتي في غمبري خواي صلى الله عليه وآله وسلم للشواب ودرك رب العالمين أي فرموه: ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. للشوا شونيشك وقرآن بليروا زور دوباري كروا
تا خوای گەورە بتکێنێتە پلەیەکی زۆر بەرزە، پایەکی زۆر گەورە. پێی ئەفەرموو ومن الليل ومن آناء الليل فسبح، لە گەرمەی شەوە کە خەڵق خەوتون تۆ تەسبیحاتی خوا کە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستانم، ئێمە مانگی پیرۆزی ڕەمەضان کە مەدرسەیەکی زۆر گەورەیە، مەدرسەکە تەواو بوو. سوپاسی رب العالمین ئەکەین هەمومان شەهادەی ڕەمەضان بەدەستمانەوە. یەکێک لە فائیدە زۆر گرنگەکانی ڕەمەضان بریتە لە شەو نوێژ. کەسی ئیماندار، کەسی عابد نابێ شەو زیندە نەبێ، نابێ شەو لە یادکە، نەڵێ ماندووم. بیرکەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چەند ماندوو بە ئیشی ئومەتەوە، کەچی رب العالمین ئەمری پێ ئەکا ومن آناء الليل فسبح، تسبيحاتي خواك لنا وراسي شو بيرد نچه شو زندبه أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم. هاولان أميان باش فهم كردبو تيجيشتبون. دايك من عائشة وما نجرته وفرمي پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم جارك يان بينيم خەریکی شەو نوێژ بوو، زۆر خۆی مانوو ئەکرد، قاچەکانی ئەستور بووبوون، ئەوەندە مابوویەوە لە شەو نوێژەکە. پێم وت خوای گەورە لە هەموو گوناهاکانت بوراوە، لەمە و پێش و لەمە و پاش، بۆ ئەوەندە خۆت مانوو ئەکەی. فەرمووی ئەفەلا ئوحب ئەن ئەکوونە عەبدەن شەکوورا، ئەی عائیشە نابێ پێم خۆش بێ کە من عەبدێکی سوپاسگوزار بم بە رەب العالەمین. سوپاسگوزاری خوا لە شەو نوێژی تۆیە دەرئەکەوێ، ڕازگۆیی تۆ لە شەو نوێژی تۆیە دەرئەکەوێ. دقت بده خوا چۆن وەصفی هاوڵانەکە. ئەفەرمێ كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. بشوا كمێک ڕائەکشان، زۆرینەی کات بە خەبەر بوون، بێنە پێش چاوی خۆتان ئەسحاب بە ڕۆژە خەریکی چی بوون؟ بازرگانی، زراعات، جیهاد لە پێناوی خوا و شەڕەشمشێر و جەنگ، لە پەنای ئەو هەموو ماندووبوونەی ڕۆژە شەو زیندەیان لە یاد نەکرد. نەڵێ ماندووم، نەڵێ کارم زۆرە لە دنیا. رب العالمین حەقی هەیە بەسەرتەوە لە شەوە. شەوت چۆن زیندوو ئەکەیتەوە؟ لە قوتابخانەی ڕەمەضانە چۆن شەوت زیندوو کردەوە بۆی فێربی ئیستیقامەت هەبێ. مانگێک خەریکی شەو نوێژی ئەم ساڵت بکە ساڵێکی جیاواز لە ساڵەکانی تر، ساڵێک خەریکی تاعەت بە، با ساڵێک شەوت زیندوو بێ. عمرێک شەومان زیندوو بوو بە دیاری خراپەوە، با ساڵێکیش زیندوو بێ وەکو ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وآله وسلم. تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا. كمێک ڕائەکشان لەسەر جێیەکەیان، دوای عیشا ئەخەوتن، دواتر كأنما ئەم جێگەی غەریبە بەمان. تتجافى جنوبهم عن المضاجع، لا تەنیشتەکانیان لە جێیەکانیان دوورەکەوتەوە، دەستیان ئەکرد بە خواناسی و دینداری. ئەوانە عیبادی ڕەحمان بوون، عیبادی ڕەحمان والذین یەبیتون لربهم سجدا وقیاما. شەوەکانیان تەوزیع کردبوو، شەوێک بەس بە پێوە ئەوەستان و قورئانیان ئەخوێن، شەوێک بەس ڕکوعیان ئەبن لە بەردەم رب العالەمینە، شەوێک سەریان لە سوژدان نەوی ئەکرد لە بەردەم خوایە جەل جەلالوه. ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جوان تێگەیشت بوون، باشترین سەلەفی ئەم ئومەتەی ئێمە. ئەوانە کەسیان نەبوو شەویان نازیندە بێ، کەسیان نەبوو بێ ئاگا بن، غافڵ بن. ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئێمە لە جەنگێکی زۆر گەورەین لەگەڵ حەضارەتی یەهودیەت و نەسرانیەت و مەجوسیەت و سینیەت و هندیەت تا کۆتایی ململانەیەکی زۆر گەورەین. ئەگەر ئێمە لە شەوە شکاین، لە ڕۆژە شکاوین. ئەگەر ئێمە لە بەردەم رب العالەمینە شکاین، شکاوین. تەسەوورکەن ئێمە شەومان بەچی زیندوو ئەکەین، خەریکی چین. گەنجێکە بینم ماوەسە 1000 فیلم سیر کردووە، 1000 ساعات کورە ماوەسە 1000 ساعاتیشی فیلمی وایان هەبووە 100 ساعات بوو، 200 بوو. ئەڵێم 1000 فیلم، ئەو هەموو عمرە جوانت سەرف کرد لە پێناوی فیلمێکە بێ فائیدە. گەنجێک تر ئالەتێک کە ئینسان دروستی کردو بۆی ئینسان بیبا بەڕێوە، ئەو ئەم ئەبا بەڕێوە و ئەیهێنێت و ئەیبا.
شەوی نەما ڕۆژیش ماندوو شەکەت بێکار و کەسابەت ئێمە لە ململانەیەکی زۆر گەوران عەزیزانم بەخوا ئەمڕۆ کافر بە هەموو شێوازێ ئەوێ تۆ دوور خاتەوە لە دینەکە ئەوێ ئەم پەیامە شیرینە جارێکتر هەڵنەسێتەوە و بەرز نەبێت بۆیە واجبە لە سەرشانی ئێمە هەر یەکێک لە ئێمە ئەگەر لە زەمانەکانی ترا وەکو سونەتێک سەیری شەو نوێش کراوە ئەمڕۆ زۆر جیاواز چونکە ئەگەر لە شەوە شکای تۆ لە شۆڕشی ئیسلامیە شکاوی تۆ لە هەستانەوەی ئومەتێ دواخستووە بۆیە چۆن لە ڕەمەزانە شەوت زیندە کردەوە لە غەیری ڕەمەزانە هوشیار بە زیندەی کردەوە لە غەیری ڕەمەزانە چاوت کراوە بێ شەوەکانت لە یاد مەکە واللهی ئەگەر هەر یەکێک لە ئێمە ئێستا نیعمەتەکانی لێ وەربگیرێتەوە پێی بڵێن نیعمەتی چاو لە تۆ سنرایەوە لە ماوەی 1 ساڵە چاوت تەنها بەوەی ئیشەکە ئەگەر شەو سوژدە بەری بۆخوا بەخوا هەتا بەیانی سوژدە ئەبن بۆی چاومان ئیشک ئەو نیعمەتە جوانەی چاو کە پێی عەتا کردی هەتا ئەو کاتێک کە ئەبینی پشتت ئەچەمێتەوە ئەتوانی تاعەتەکانە جوان کەی جوان بیان کە ئەی گەنج لاوەکان مناڵەکان خۆتان ڕابێنن لەسەر خواناسی لەسەر تاعەت لەسەر دینداری شەوتان زیندەکەن بۆی کە پیر بوون شەوتان بە زیندویی بمێنێتەوە هۆتەو بەکارانی ڕەمەزان مانگی ڕەمەزان کۆتایی پێات و ماڵ ئاواییمان کرد بەڵام ئیستیقامە و تاعەتەکانی بەردەوامن ئەبێ ئێمە موسڵمان لەمە تێبگەین پیاوێکی ساڵح نییە لەم ئومەتە خاوەنی شەو نوێژ نەبوو بێ زانا و دانا و عەبقەری و قائیدێکی گەورەی ئەم ئومەتە نییە خاوەنی شەو نوێژ نەبێ شەو نوێژەکان ئومەتیان گەورە کرد ئومەتیان بەرز کرد بۆی ئێمە موسڵمان ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین لەگەڵ شەومانە ئەگەر ئەتەوێ بانخوازێکی گەورە بی شەوت زیندە بێ ئەگەر ئەتەوێ بازرگانێکی گەورە بی شەوت زیندە بێ مێژووی بازرگانەکانی ئومەتی ئیسلامی بخوێنەوە هەمویان شەو زیندە بوو ئەگەر ئەتەوێ پەیوەستیت لەگەڵ ڕەب العالەمینە بەهێزکەی بە شەو نوێژ ئەگەر ئەتەوێ لاوێکی ناجح بی لە ژیانە شەو نوێژ ناتوانی بە خۆت بڵێ خواناس ناتوانی بە خۆت بڵێ ڕازگۆ هەتا سڕی شەوت نەبێ لەگەڵ خوایە بۆیە عەزیزانم باشترین کارێک لەم ڕۆژە ئێمەی موسڵمان لە بەرامبەر جەنگی یەهود و نەسارا جێبەجێکەین شەو زیندەیە سیهامی شەو غەڵەت ناکە سەهمەکانی شەو شوێنی خۆیان ئەگرن واللهی کەسانی گەورەی پێش ئێمە و دوعاتی پێش ئێمە ئەگەر کەسێکیان بینایە لەسەر گوناه شەوێکیان تاو تەسبیت ئەکرد خەریکی خواناسی بوون لەبەردەم خوایە بۆی ئەم کەسە خوا هیدایەتی بدە ئەگەر خراپەیەکیان لەگەڵ کۆمەڵگا ببینایە شەوێکیان تەشخیصە کرد و تەخسیصە کرد تەنها خەریکی خواناسی و دینداری بوون خۆیان ملکەج ئەکرد لەبەردەم خوایە وەی فەسادە لە ناویانە نەمێن ئەی ئەمانەوێت چۆن گەورە ببین و هەستینەوە ئەم ئومەتە لە کاتێکا شەو بێ ئاگا بین و غافڵ بین چۆن بوێرین بڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئێمە شوێن کەوتەی تۆین کە خۆشەویستمان شەوی زیندە و ئێمە شەو بێ ئاگا بین نوێژی ئەخیری شەو ذیکری ئەخیری شەو دوعای ئەخیری شەو هەموو ئەمانە مەشهودن لە کتاب و سونەیە ئەی شوێن کەوتەی کتاب و سونە ئەی شوێن کەوتەی دینی محەممەد المصطفى صلى الله عليه وآله وسلم شەوت لە یاد مەکە با لە ڕۆژە تۆ لە یادی خوددا نەچیت شەوت لە یاد مەکە بۆی ڕوت هەبێ کاتێ مصیبەتی ڕووی تێ کردی دەرگانەی ئەو بگری واللهی هەموومان مصیبەت ڕوومانتی ئەکا و هەمووشمان دەست بەرزەکەینەوە خۆمان زەلیل ئەکەین لە بەردەمیان ئەی لە کاتێکا کە لەشت ساغ و جوانی بۆ نایە خەریکی خواناسی کۆتایی قسەم لە خزمەتتانە ئەگەر نەتوانی شەو نوێژکەی ئەگەر شەو نەت ئەتوانی هەڵسی دوای نوێژی عیشا شەو نوێژەکانت کە ئیمامی غەزالیە فەرمێن نزمترین پلەی شەو نوێژ بۆی خوا لە غافڵان حسابت نەکە ئەوەیە دوای نوێژی عیشا شەو نوێژت کردبێ ئەگەر هەر پێت نەکرا دوور کات نوێژی شەو نوێژی لە یاد نەکردبێ ویترێ لە یاد نەکردبێ دوای نوێژی عیشا لەعەلە لەو کەسانە تۆمارەکرێی ئەژمارەکرێی کە بەسەری بەرزەوە لە بەردەم خوایە ئەوەستیت و بە یەکێک لە ذاکرین حسابەکرێی خوای گیان
ئێمە لەبەر خاتری تۆ لە ماڵی تۆیە کۆبووینەوە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە شەوەکانمان زیندوو کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە دڵمان وابەستەی خۆت کە یا رب العالمین خوایە داوا لێکن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی گوناهانێکی زۆر بەرزمان کردوەوە عەفومان کە بەخوا یا ئیلاهی ئێمە ڕکوع بۆ کەس نابن بۆ تۆ نەبێ سوجدە بۆ کەس نابن بۆ تۆ نەبێ دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە دەیا ئیلاهی تۆ خۆت قبوڵمان کە وەرمانگرە خوایە ئەم عەبدانەی تۆ هاتوونەتە ئەم ماڵەی تۆ بەخوا دڵیان پڕ لە خۆشەویستی تۆ یا ئیلاهی بەدڵی پڕ لە خۆشەویستیەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەنەوە دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشبي سكام يوتا درس جورا كورج جير مجر رمضاني أن استقامة ما بسر طاعتك رمضان جوان ترين طاعتي وككردن ما رمضاننا بريتيا تا شو نمايا وتا شو زين كردي وككردن ما تايبات أخير رمضاني ك شوكا قدر إخوانا سيفرق جورا ما كردن وجوان شوكا مع روشنا كردين بإخواني هريو جائمة أشم سرويش بنيورا بشي جشوكاش بي خواي بو شني خواويش خسي كرو شني آي مناجات كرو پیغمبر خواي صلى الله عليه وآله وسلم جارب عبد الله كري عاصش فرماواش يا عبد الله لا تكن مثل فلان كان يقوم الليل فترك قيام الليل بسفلانا كسي مبا شون ما كري دمائي شون ماش ترك كرده اي خطابه بي ايمن هو امتك وبيغمبري صلى الله عليه وسلم اقاتا تنبو نكري رمضاننا شون مال كردين ودماء رمضاني تركش كريو بآقابي خاسترين كاتكا بي زليليتو بي قبوليتو لا خوايو جل جلاله شوي روشنتنا ايما قرد ما من مي قبري وتاريكا فري هرمانا ما بانينكا شوكي ما روشنبو حتى تاومي وردمو خواينا جل جلاله دلي قبر ما نتشراوي الروشنا ما قسنبونا تاريخي كي شوا زين كردي شوا قبرك زين كراوا قالك تا دعاك الجيربا ولا رب العالمين والجيريابي اقال جا دعاك شوبو دوي كاتنا هن فرز ضرورة انسان مسلمان دعاك صحيح بخارينا أمان فرماوه بيو أما خزمته وشويسي ما صلى الله عليه وسلم فرماواش أي الدعاء أسمع سدعي وفرفر قبولنا لا خوايوك كروش تشكاتي وانا وقت بنوات دوي وقتش بنوات هدي وقتك يما بأجين متنش فرماواش جوف الليل الآخر يكم دعاءنك كتاي أخير الشوي أخير شيء وتدعي وكري خاسترين دعانا بيجيرابي ودبر الصلوات المكتوبات دماو نما فرزكا دعاوير نكري دسكاو برزكرو دماو نما يكا شوينا دسكاو برزكرو أقال سنبو ترق نكري إيد وكاتو دعاو خاسترين كاتا كان كخواي قورا جوابو بو أي عبدي غافل أقر هيش كاتي النبي شني خواي هرچون الكردن ولو يك ركعات بو دوي ركعات با والله انما بياني ورزه امته پیغمبر خواه صلى الله عليه واله وسلم
أمتي وان شوش روشنا بيسر رويش هر كاتي شوش تاريكا بيا أمت قردو الروكاش تاريكا آرونك الروما تاريكا هنو آنن شو ما تاريكا شوكا زندكر ديو شوكا جاري وتر روح شاكر ديو ورر هتا وكو خواي قورا روح كرو ورو إي أمتي را عدالة خواي إما جاري وتسرو زميني وتسبن ميوان خواي جان إي كلمات ما تنا قبولي كرو جسر دمقناها كاما وجبا. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا إبراهيم وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرت ولا عيبا إلا سترت ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيت ولا عاصيا إلا هديت ولا شابا إلا أصلحت ولا أسيرا إلا فرجت ولا مجاهدا في سبيلك إلا نصرت. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.